نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردانمان بکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەگرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیشت ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خوای گەورە و میرەبان، ئازیزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ و لە ئەڵقەیەکی نوێی گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئامادەم کە ئەمڕۆ تایبەت دەکەم بە باسکردن لە یاریەکانی پاڵاوتن و ئەو هەڵبژاردنانەشی کە گەیشتونەتە یاریەکانی مۆندیالی قەتەر کە وەکو دوێنێش پێم ڕاگەاندن کە 7 هەڵبژاردە گەیشتنیان بۆ قۆناغی داهاتوو یەکلا دەبێتەوە بۆ گەشتن بە یاریەکانی مۆندیال. بەرنامەی گەشتی شیکاری وەرزشی بە سپۆنسەری سەرەکی سپۆرت چێک ئەنجام دەدرێت و هەر پرسیار و سەرنجێکتانەیە لەسەر یاریەکانی پاڵاوتن دەتوانن ئاڕاستەمانی بکەن لە پێیجی تایبەتی پام سپۆرتەوانێ و ئێمەش پرسیارەکان هەمووی تەواوی گفتوگۆ دەکەین. من حەز دەکەم سەرەتا باس لە گەیشتنی پورتوگال کەین بۆ یارەکانی مۆندیال و سەرەتا بێکەوە بینەری تەواوی وردەکاری نێویارەکە بین، دواتر شرۆڤی خۆمان بکەین لەوەی کە لە چۆنێتی گەیشتنی پورتوگال با یارەکانی مۆندیال با پێکەوە بینەری ڕووداوەگرنگەکانی نێویارەکە بین کە یاریکی تایبەتمەند و بۆ پورتوگال توانی بربەستی مەقدۆنیا تێپەڕێنێ و بگاتە یاری کۆتایی. وەکو سەرەتا یاری دەستپێکێکی حەزەرکراو بوو لەلایەن هەردوو هەڵبژاردەوە، چ پورتوگال چ مەقدۆنیا، بە هەمان ستایلی یاری پێشویان و یاری کرد کە پورتوگال ستایلی یاریکردنی چۆنێری وەک دەبینن یاریەکە زیاتر بۆ پورتوگالەکان بوو وەک لەوەی مەقدۆنیا ڕکابەری بکە دۆخی یارەکەدا کرد. دەمەوێت لەم حاڵەتەدا تێبینی بکەن ڕۆناڵدۆ لێرەدا پاسەکە دەگێڕێ دەبێ هەواڵە دا هاوکارانم ئەلێرا بۆم پاوسکەن. لەم حاڵەتەدا چی گرنگەست تێبینی بکەن، یعنی ئەمە لە کەم یاریزانەوە شێتەوە. ئێمە هەموو جارێ باز دەکەین کریستیانۆ ڕۆناڵدۆ و مێسی لەسەروە مشتێکەوە لەیانە و لە هەڵبژاردەکانیانە، بەڵام تێبینی ئەم دۆخە بکەن کاتێک ڕۆناڵدۆم تۆپە لە دەست دەدات و دەبینی 4 یاریزانی پورتوگال لە پێش ڕۆناڵدۆن لە کاتێکا ڕۆناڵدۆ وەکو یێرشبەری سەرەڕم مامەڵە لەگەڵم یاریە لەگەڵ کراوە. بەڵام دڵسۆزی ڕۆناڵدۆ بۆ تیپەکەی و بۆ یاریەکەی ئەم گەڕانەوەی کە با ڤیدۆکە بەردەوامی هەبێ وەک دەبینن حاڵەت بە یەکێک لە شێوازەکان بە تۆمارکردنی گۆڵ دەستیان پێکرد. لە گێمی دومیش بە هەمان شێوە پورتوگال باڵادەستی تەواو بوو لە یاریگادا. پورتوگال زیاتر مەترسی لەسەر تیپە ڕکابەر دروست کرده بوو. ئەمەش حاڵەتێکی دیکەی برۆنۆ فەرناندێز کە لێدانەکانی بۆ گۆڵ بەردەوام جێگەی مەترسیە، بەڵام ئەم تۆپیان مەترسیێکی ئەوتۆی دروست نەکرد، بە ئاست ناکرد. ئەمە شۆکاریەوە بوو کە پورتوگال بتوانێت سەرکەوتن لە یارەکەدا دەستەبەر بکات و سەر ڕای گۆڵی یەکەمیشیان وەک دەبینن پورتوگال بەردەوام بوو لە تەیەکی 11 یاریزانی گونجاو کە خزمەتی شێواز و پلانی یاریکردنە بکەن بدۆزیتەوانێ بە گونجاوی یاریان پێ بکەیت. تقریباً یاریزانەکانی فەرناندۆ سانتۆس دیاریکراون، ئێستا گۆڕانکاری لە گۆڵچیا کراوە، بەڵام ڕەنگە دواتر متمانە بۆ ڕۆی پاتریسۆ بگەڕێتەوانێ. ئەوەی کە یاریکالی هەڵی بەرگریان ڕۆبن دیاز و پیپی دەبن، بەرگریکاری باڵی ڕاستی کانسیلۆ دەبێ و ڕکابەریەگەی لە نێوان گێرێرۆ و مێندێس بۆ بەرگریکاری باڵی چەپ. دایم هێڵی ناوەندی پورتوگال پڕ ڕکابەریە، پڕ ینی ڕکابەریکی زۆر لە نێوێڵی ناوەندی پورتوگالدایە. دانیلۆ، ویلیام کارڤایۆ، بەرناردۆ سێلڤا، برۆنۆ فەرناندێس، نێڤس، هەروەها مۆتینۆ
کە ئەمە 6 یاریزانن ڕکابەری بۆ 3 پلەی هێڵی ناوەندی پرتوگال دەکەن. پێویستەکە سانتۆس بتوانێت گونجاویەک لە نێوانە یاریزانانەدا دروست بکات و هەروەها لە هێڵی پێشەوەش پرتوگال جگە لە کریستیانۆ ڕۆناڵدۆ چەند یاریزانێکی تر لە پرتوگالە هەن کە هەوڵی ڕکابەریکردنی پێگەی سەرەکی دێن کە لە گرنگترینیان ڕافایل لیاوە کە لە دویاری ڕابردووکو یاریزانی یەدەک بەشداری کردووە و دیۆگۆ جۆتا لە لیڤەرپۆڵش کەوە یاریزانی یەدەگیش پشتی پێدەبەستێت بەڵام دەتوانێت کاریگەری خۆی لە نێو یاریگادا دروست بکات. کەوابێ ئەوەی کە گرنگە بۆ پرتوگال لەم پاڵاوتنەدا گەشتنیەتی بە پێگاتەیەکی گونجاو بۆ فرناندۆ سانتۆس تا ئەوەی بتوانن بە شێوەیەکی بەهێز لە یاریەکانی مۆندیالدا دەرکەون. هەردوێنێ هەڵبژاردەکانی ئەمریکای باشوور کۆتاییەکانی پاڵاوتنیان ئەنجامدا بۆ ئەوەی کە فریا ناکەوم یاریەکانی ئەرجنتین و بەرازیلیش بە هەمان شێوە شیکاری لەسەر بکەین بە پێوەریەوەی کە پێشتر سەرکەوتون. داوا لە هاوکاران دەکەم ڕاستەوخۆ بچینە سەر گرافیکی تایبەت بە پاڵاوتنەکانی ئەمریکای باشوور لەبەری فریا ناکەوین بۆ شێوەی شیکاری بۆ بکەین و زیاتریش بۆ کاریەوە شیکاری ناکەم بۆ بەرازیل و ئەرجنتین بۆ کاریەوە ئەم دووەڵبژاردەیە لە چەند یاری ڕابردووش پێشتریشدا گەشتنیان بە یاریەکانی مۆندیال مسۆگەر کردبوو لەبەرەوە زۆر تێبینی لەسەر ناکرێ. دەمەوێت پێشەوەی دەست بکەم بە پاڵاوتنەکانی ئەمریکای باشوور ئەگە پرسیارەگات بێت تایبەت بە پاڵاوتنەکان زۆر باشە. ئێستا دەچمە سەر کاگ محەممەد ئیسماعیل دەچمە سەر ئەرجنتین و چێ لە پێش سەرکەوتنەکانی ئەرجنتینەوەیە کە لە هەمان کاتدا میسی ڕۆناڵدۆ بەڕاستی چێژی تۆپی پێبوون لە ماوەی 16 ساڵی کۆتادا کە بەشداری کۆتا مۆندیال دەکەن بۆ 5 جار داخۆ خۆری ئەو دو یاریزانە بەرەو کۆتا دەچێت بێگومان بە هەموو پێوەرێک دەبێ مۆندیال خۆری ئەو دو یاریزانە کۆتایی دێت و کاگە ڕاستکاوەش کاک هەوراسکاوێست نووسیوێتی سڵاو برۆنۆ فەرناندێز پیاوی یارەکە بوو بەڵێ بە دڵنیایەوە برۆنۆ فەرناندێز پیاوی یارەکە بوو. کاک سەرکەوت ئەڵێت بۆچی سانتۆز ناتوانێت سوود لە ئەستێرەکانی بینێت وەگەوەی لای هەمومان ناشکرا کە پرتوگال یەکێکە لەو هەڵبژاردانەی کە خاوەنی زۆرترین ئەستێرن. کاک سەرکەوت داماژەم بەو خاڵەیە کە پێویستەکە لەم ماوەی کە لە بەردەمیان نەماوە فەرناندۆ سانتۆس پێگاتەیەکی دیاریکراوی 11 یاریزانی کە خزمەتی ئەو پلانی یاریکردنە بکەن کە سانتۆس پەیڕەوێکە لە یاریگادا و دەوێت بە چ پلانێ یاری بکە بگاتە پێگاتەیەکی گونجاو تقریبا ئێستا دەگاتەوەی کە پێگاتەکە سابتکە بەڵام هێشتا نەگەیشتۆتە سابت بوون. دەچمە پاڵاوتنەکانی ئەمریکای باشوور وەک ئاگادارن بەرازیل بەنجامدانی 7 یاری 45 خاڵی کۆ کردوتەوانێ بە یەکەمی کیشوەری ئەمریکای باشوور گەیشتە یاریەکانی مۆندیال. تیپەکەی تیتی لە پاڵاوتنەکانی مۆندیالدا ئاسێکی ناوازایان پێشکەش کرد لە زۆربەی یارەکان باست و بە ئەنجام براوە بوون. ئەمەش دەلالەتی ئەوەیە کە بەرازیل لە کۆی حەڤارەکەی چواردە بردنەوەی دەستەبەر کرد تەنها 3 یەکسانیی هەبوو و هیچ شکستێکیش ڕوبەڕوو ناتەوە و هێڵێکی هێرشبردننی تۆقێنەری پیشانی جیهاندا کە خاوەنی 40 گۆڵ بوو و تەنها 5 گۆڵیشی لەسەر تۆمارکرا کە کەمترین ڕێژەی گۆڵ تۆمارکردن لە پاڵاوتنەکاندا لەسەر بەرازیل تۆمارکرا کە لە کۆی حەڤاری تەنها 5 گۆڵی لەسەر تۆمارکرا کە ئەمەش کێروی بەرگری بەرازیل دەسەلمێنێت کە کێروێکی زۆر بەرزە و جیاوازی گۆڵەکانیان 35 گۆڵ بوو. بەرازیل بە هەموو پێوەرێک ئامادەیە بۆ یاریەکانی مۆندیال. تیتی لە دوائەرکی خۆی کە پێشبینی دەکرێت مۆندیال 2022 قەتەر دوائەرکی تیتی بێ لەگەڵ بەرازیلدا تەواو پێگاتەیەکی 100% لەبەردەست ئامادەیە کە بتوانێت ڕکابەری بردنەوەی نازناوی مۆندیالی پێ بکە. زۆر کەس باز لەوە دەکات کە نیمار کێشەیە بۆ بەرازیل. زۆر کەس باز لەوە دەکات کە نیمار هێرشەکانی بەرازیل هەنێ جار تێک دەکات بەو زیادەڕەوەیی دەکات. بەڵام دەبێت تیتی ڕێکخراوەیی بۆ مە بدۆزێتەوە. دەبێت تیتی باڵادەستی نیمار لە بەرازیلدا کەم کاتەوە لەبەرەوەی بەرازیل پڕ ئەستێرەیە. بەرازیل تەنانەت هێڵی یەدەگیشی خاوەنی چەند یاریزانێکی ئەستێرە و بەتوانن لە نێو خولە گەورەکانی ئەوروپا کە توانایەوەیان هەیە جێگەی نیماریش پڕ بکەنەوانێت کە بەڵگەشمان بۆ کۆپا ئەمریکای ساڵی 2019 بوو کاتێ بوونە پاڵەوان بەبێ نێمار. لەبەرەوە تیتی دەبێت هەموو حسابێت بۆ بکات جوڵەکانی نیمار لە نێو یاریگادا لە پێناو خزمەتی بەرازیل بێت نەک لە پێناو خزمەت و نمایشی خۆی. ئەمە بۆ تیتی زۆر گرنگە کە بامان شێوە لە ماوەی لە بەردەمیان ماوە بتوانێت بەرازیلێکی بەهێز بۆ یاریەکانی مۆندیال ئامادە بکات.
دووەم هەڵبژاردە کە لە ئەمریکای باشوورەوە بلیتی یارەکانی مۆندیالی قەتەری بڕی هەڵبژاردەی ئەرژەنتین بوو کە لە کۆی حەڤاری 11 بردنەوەی هێنا 6 سامبوون هیچ شکستێکی نەبوو 27 گۆڵی تۆمار کرد تا ڕادەیەک هێڵی هێرشبردنی باش بوو 8 گۆڵیشی لەسەر تۆمارکرا تا ڕادەیەکی زۆر باش هێڵی بەرگریشی باش بوو جیاوازەکەی 90 گۆڵ بۆ 39 خاڵیکۆ کردوانەیە هۆکاری ئەنجام لە دانی حەڤاریش لەلایەن ئەرجەنتین و بەرازیلەوەی کە یارەکەی خۆیان بڕیاری دواخرانی لەسەرا و هێشتا بڕیاری کۆتاییش نەیراوە کە لەوەی لەو یاریە ئەنجام بدرێت یاخود نا بۆ هۆکارەوەی هەر دۆڵبژاردە پێویستیان بە ئەنجامی و یاریێنەوە وەی چیش لە ڕیزبەندی ناگۆڕێت. ئەرجەنتین هۆکاری سەرکەوتنەکانی ئەرجەنتین کە ئەرجەنتین بە نەدۆڕانیشی لە یاریشەوەی ڕابردووی بەرامبەر ئیکوادۆر 31 یاریە ئەرجەنتین نەدۆڕاوە بێگومان ئێمە زۆرتی پێشتریش باسمان کردووە لە ئێستادا هەستی نیشتیمانی لە ئەرجەنتیندا زۆر کاریگەریە ئەوانەی کە لە ئەرجەنتیندا کار دەکەن ئەو کەسانە بوون کە لە ماوەی ڕابردوو لە کاتی زلهێزی ئەرجەنتیندا نەیانتوانی بوو نازناوی مۆندیال بەرنەوانێ ئێستا تابیالێکی تۆپی ئەرجەنتین سەرپشتی کردو تیمی هونەری هەڵبژاردەکە لەوەی کام یاریزانەکان بانگشتی پێکاتەکە دەکەن و لە ئێستادا سکالۆنی و ئەستێرەکانی پێشووی ئەرجەنتین چ لە ئایالا چ لە ئەیمار چ لە ساموێل کە ڕۆڵیانێ لە نێو هەڵبژاردەی ئەرجەنتیندا کاریان بۆ کردووە کە کاریگەری مسی کەمکەنەوە لەسەر هەڵبژاردەکە ڕەنگە شتێکتان پێ بڵێم لاتان سیر بێ بەڵام با ئەوە لاتان ڕوون بێ کە من ئەمە سەرنجی منە لە دوای مردنی دیۆگۆ ئۆرماندۆ مارادۆنا پەستانەکانی سەر ئەرجەنتین و مێسی زۆر کەم بوونەوە بەردەوام ئەو کەسەی کە لە مێسی پێدەدرا لە نەو ناوخۆی ئەرجەنتین لە هاندەرانی ئەرجەنتین لە ڕاگاندنی ئەرجەنتین لە خودی کەسەکەشەوە دیۆگۆ ئۆرماندۆی کۆچ کردو بوو کە بەردەوام لە کاتی شکستی ئەرجەنتیندا پەستانێکی زۆر دەکەوتەوە سەر میسی و لە کاتی یارەکاندا پەستانێکی زۆر دەکەوتنەوە سەر میسی مردنی مارادۆنا پەستانەکانی لەسەر ئەرجەنتین کەم کردوانێ مارادۆنا پێش دەستپێکی پاڵەوانتەکان ناهاو ئەرجەنتین دەبێ نازنەوە بەرێتەوە لە بەرەوەی خاوەنی مێسیە کەسێک نەما بڵێت ئەرژەنتین کەسی یەکەمە بۆ بردنەوەی نازناوی کۆپا ئەمریکا دیقەت بدەن لە کۆپا ئەمریکای ڕابردوو ئەرژەنتین پاڵەوراوی یەکەمی بردنەوەی نازناوەکە نەبوو بە تایبەت دوایەوەی پاڵەوانەتەکەش چووە بەرازیل هەر بەی شێوەیە ئەرجەنتین لە پاڵێوراوی بردنەوەی نازناوەکە نەبوو بەڵکو بەرازیل پاڵەوراوی یەکەم و دووەم بوو لە پاڵەوانەتەکە بەڵام نەمانی ئەم پەستانانە هۆکار بوو بۆی کە ئەرژەنتین لە کۆتاییە بە نازناوی کۆپا ئەمریکا شاد بێ نەمانی زەخت لەسەر میسی هۆکار بوو بۆی کە مێسی ئاستێکی ناوەزە لە کۆپا ئەمریکا پێشکەش بکات کە تەنها یاری کۆتایی مێسی ڕاستەقینە نەبیندا لەسەر جەمیارەکانی تردا مێسی و پەڕیاسی خۆی بۆ ئەرجەنتین پێشکەش کرد و ئەوە تا بەڵگەژەوەی کە ئەرجەنتین 31 یاریە ڕوبەڕووی شکست ناتۆتەوە ێستا کار بۆ ڕشکاندنی ڕیکۆردەکەی ئیتالیا دەکات کە 37 یاری ڕوبەڕووی شکست ناتۆتەوە هاوڕێیان دەڵێن بەرازیل هەردوو باڵی بەرگری باش نیە و پلەیمیکەری نییە لە ناوڕاست کۆتینۆ یاریزانە ئیملاقەیە کاگ محەممەد حەوێز من بڕوام وایە بەرازیل هەموو کلیلێکی سەرکەوتنی پێ لە پلەیمیکەرەوانێ لە باڵەکانەوانێ هەموو کلیلێکی سەرکەوتنی پێە بەڵامەوە تیتیە قەرارەیە کە بەرازیل چۆن سەرکەوتن بەدەست بێنێ ئەوە تیتیە کە بڕیار دەدات ئایا پلانی هێرشی بەرازیل لە باڵەکانەوە دەست پێ دەکات یاخودەوە تا کاری بەرگریکاران و هێرشبەران جیاواز دەکات لەبەری هێرشبەرانی بەرازیل بە هەموو شێوەیە توانای گۆڵکردنیانێ لەوەی کە بە سەرکەوتن بدە کاک سەرکەوت جوابی و پرسیارەش تێمەوانێ بەڵامە بێ باسەکەم کۆتایی پێبێنم لەبەرەوەی حسێنیش ڕووماڵێکی تایبەت یەبێ لەسەر یارەکانی خولی کوردستان ئۆرۆگوای لە دواساددا پاژاتنی ڕایەنەرە نوێەکەی پاش دوورکەوتنەوەی تاپارێز توانی 4 سەرکەوتنی یەک لە دوایەک بێنەوە دواتر بلیتێکی مۆندیالی بڕی کە بەشداریکردنی ئۆرۆگوای لە مۆندیالەکاندا بۆ بە شتێکی باو لە ئێستادا لە دوای ئەرجەنتین و بەرازیل 3 ملیۆنەریشی شوێری ئەمریکای باشوورە ئەم ساڵی ئیکوادۆر دەرفەتی نەدا کۆلۆمبیا و شیلی کە بەشداری مۆندیال بکەنەوەنێ خۆشی بلیتی چوارەمی ئەمریکای باشووری بڕی و هەڵبژاردەی پیرۆژ بۆ دو هەڵبژاردە کە بە بردنەوەی بەرامبەر پاراگوای توانی بلیتی پاشکۆ بۆ خۆی مسۆگەر بکات و چاوەڕوانی براوی ئوسترالیا و ئیمارات دەکات تاوی لە یاری پاشکۆیە ڕوبەڕوویان بێتەوانێ و دواتر بگاتە یارەکانی مۆندیال کە پێشبینیش دەکرێت ئەگەر تا ڕادەیەک ئیمارات بێ بربەستی پیرۆ بۆ گەشتن بە مۆندیال ئاسانتر بێت تا ئوسترالیا لە بەروی تا ڕادەیەک ئوسترالیا لەگەڵ شێوازی یاریکردنی تیپە ئەوروپیەکان و تیپە جیهانیەکاندا زیاتر دەزانێت مامەڵە بکات وەک لە هەڵبژاردەکانی دیکە کاک سەرکەوت دەپرسێت کاگێ من زۆر زوێسە بۆی ئەرجەنتین باز لە پاڵێوراوی نازناوەکە بکەین
کۆتا کۆمنت کەمێ قسەی لەسەر بکەم ئەڵێ بۆچی هەڵبژاردەکانی ئەمریکای باشوور ناتوانن مۆندیال ببنەوە پێ وایە لە مۆندیالەت هەڵبژاردەیەکی ئەمریکای باشوور بتوانێت مۆندیال بەرێتەوە وەکو پێوابوون لێسەوە ناتوانم منم پێوەرە بدەم لەبەروی ئێمە ماوەیەکی زۆرمان لە بەردەمدا نازانین ئەم هەڵبژاردانە چۆن بەشداری مۆندیالەکەن شتێکی نامەنتیقیە من لێستەوە بە تۆ بڵێم فلانە هەڵبژاردە پاڵێوراوی بردنەوەی نازناوی مۆندیالە ڕاستە کۆمەڵی هەڵبژاردە وەکو ناو هەن بەڵام نامەنتیقیە گەر من شرۆڤە و شیکاری بۆ تۆ بکەم شتێکی نامەنتیقیە من بە تۆ بڵێم فلانە هەڵبژاردە پاڵێوراوی بردنەوەی نازناوی مۆندیال لەبەر ئەوە هێشتا زۆر بۆی کە پاڵێوراوەکان دیاریکرێ بەڵام سەبارەت بە نەبردنەوەی نازناوی مۆندیالەکان لەلایەن هەڵبژاردەکانی ئەمریکای باشوورەوانێ دابڕانێکی زۆر ڕوویدا بە ئەمریکای لاتینەوانێ لە لێشاوی یاریکردنی یاریزانان لە کیشوەری ئەوروپا و هەروە لێکترازانی یاریزانانی هەڵبژاردەکانی ئەمریکای باشوور نەمانی ڕۆحیەتی ئەو ڕۆحیەتە یاریکردنی کە پێشتر بەڕازیلیەکان بە ڕۆحیەتی سامبا بە سەمای سامبا بە ڕۆحیەتی پاڵاوانبوون بەشداری هەموو پاڵاوانێتیەکانیان دەکرد لە پاش ساڵی 2006 ڕۆحیەتە لە ئەرجنتین و بەڕازیلدا بوونی نەما من پێتان ئەڵێم کاریگەریەکانی مارادۆنا زۆر بوو لەسەر ئەرجنتین و ڕەنگ بۆ گەر کاریگەری مارادۆنا نەبووە ئەرجنتین براوی نازناوی مۆندیال 2014 بووە دەپرسید ئایا هەڵبژاردەکانی ئەمریکای باشوور توانای ڕکابەریکردنی ئەوروپایانەیە بۆ دەستەبەرکردنی نازناوی مۆندیال بەڵێ توانای ڕکابەریکردنی ئەوروپایانەیە بەڵام لێرەدا یەک خاڵ زۆر گرنگە کە ئەمە ڕێگرە لەوەی کە هەڵبژاردەکانی ئەمریکای باشوور ببنە پاڵەوان گوژمی پێشکەوتنی تۆپی پێ لە کیشوەری ئەوروپا گوژمی پێشکەوتنی تاکتیک و تەکنیکی یاریزانە لە تۆپی پێی ئەوروپایە و بەردەوام ئەم گوژمی تەکنیک و تەکنیکە وا دەکات ئەستێرەی نوێ لە ئەوروپا بە بەردەوامی دەرکەوێت ئەستێرەی لاو بە بەردەوامی لە ئەوروپا دەرکەوێت کە خاوەنی ئاسی سەرسوڕەنەرن کە خاوەنی ئاسیێکی ناوازە لە نێو یاریگادامە وا دەکات کە هەڵبژاردەکانی ئەوروپا پێشکەوتنیان بەرچاوتر بێت لە هەڵبژاردەکانی ئەمریکای باشوور بەڵام ئێمە دەبێت چاودێری بارودۆخەکە بکەین تا ساتی دەستپێکردنی مۆندیال باسی پاڵاوتنەکان کۆتایی پێدەنم کە وەکو خۆشتان ئاگادارن لە کیشوەری ئەفریقای باشووریش هەڵبژاردەکانی غانا هەروەها سەنیگال و هەروەها هەڵبژاردەی تونس و هەڵبژاردەی کامێرۆن و مەغریب پێنج بلیتی کیشوەری ڕەشیان بۆ خوان مسۆگەر کرد دەچمە لای هاوکارم حسێن محەممەد کە ئەمڕۆ لێشاوێک زانیاری گرنگ لەسەر ناوخۆی کوردستان هەیە حسێن بە شیکاری شەوانێ باسمان بۆ لێ دەکات حسێن نێوخۆی کوردستان ئەمڕۆ چاوەڕێی کۆبوونەوەیەکی گرنگ بوو چاوەڕێی بەشێک لە یارەکانی خولی نابی کوردستان بوو چاوەڕێی یاری یانەی هەولێرە لە خولی لاوانی کوردستان دێمە لای تۆ باسەکانمان بۆ ڕوونکەرەوانێ بابینەرانی پەیام و بەرنامەی گەشتی شیکاری وەرزشیش لە هەواڵەکانی نێوخۆی کوردستان ئاگادار بن بەڵێ سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بنێرانی کەناڵی ئاسمانی پێیان محەممەد بێگومان کۆمەڵێک زانیاری ناوەخۆ لای ئێمە هەیە لە ئێستادا یاری هەردوو تیپی لاوانی یانەی هەولێر و وارووا کەرخ لە خولی نایبی عراق لە هەفتەی هەشتم بەردەوامی هەیە لە دوایمە تەنها چەند خولێکێکی کەم ماوە لە کاتی زیاد کرا و یاریەکە بە 2 گۆڵی بێ وەڵام لە بەرژەوەندی یانەی هەولێر لە پێشەوەیە هەولێر لە جێم یەکەم تەواوی یاریەکە هەولێر کۆنتترۆل یاریەکەی کردبوو کەرخ تەنها بۆ هاتبووکەوە بە خاڵێک بەڕێتەوە بەڵام نەیتوانێت خاڵش بەدەست بێنێ لە نیوە یەکەم لە خولەکی زیاد کرا و عبدالقادر ئەیوب لێدانێکی سزای بۆ ئەژمار کرا بەڵام نەیتوانی گۆڵ تۆمار بکاتن لە نیوەی دووەم مستەفا قابیل لە خولێکی 66 توانی گۆڵ یەکەم تۆمار بکە و علی شاخوانیش لە خولێکی 79 توانی گۆڵی دووەم تۆمار بکە ئێستا یاریەکە لە کۆتا خولەکانە لە کاتی زیادکراوی نیوەی دووەمە هەولێر بەم سەرکەوتنی کە تۆماری دەکاتن ڕێژەی خاڵەکانی دەبێتە 19 خاڵ لە 7 یاری کەوا توانیوەتی 6 سەرکەوتن و یەکسانی تۆمار بکاتن بێگومان ئەمە شانازێکی گەورە دەبێت بۆ نەکتەنها بۆ هەولێر بۆ تەواوی کوردستان بەهۆی ئەوەیەوە لاوانی هەولێر دەتوانین بڵین لە پێش یانەکانی قووەت زەویە و شورتە و زەورا سێ یانە ڕکابەرەکەیەتی کەەوە یانە هاندەریەکانی شاری بەغدان پارەیەکی زۆر سەرف دەکەن بۆی ساڵانە یاریزان لە تیپی لاوانە دروستکەن تاوەکو بیهێنن بۆ تیپی یەکەم و لێشەوە یاری پێ بکەن لەسەر یاری دەوەستم یاریەکە کۆتایی پێ هاتوو لاوانی هەولێر توانیان شەشەم سەرکەوتن لە خولەکە تۆمار بکەن و با 19 خاڵ لە پێشەنجی کۆمەڵەکە
گۆڵەکەیان بمێننەوە. محەممەد بەر لەوەی بچم بۆ وەرگرتنی لێدوانی یاریزانان دەمێ باز لە کۆبنەوەی یەکێ تۆپی کوردستان بکەم کە بڕیارێکی زۆر گرنگی سەبارەت بە تۆپی کوردستان تێدا بوو، ئەویش تەواوکردنی یاری نێوان چوار قورنە و خانەقین بوو بە بڕیار بەوەی کەوا دوو بەیەک لە بەرژۆندی یانەی چوار قورنە سەپێنرا وەروە یانەی چوار قورنە توانی بۆ یەکەم جار لە مێژوویدا بگاتە خولی نایبی کوردستان، بەڵام لە وەرزدا هاتوو یانەی چوار قورنە ناتوانێت لە خولی نایبی کوردستان لە یاریگای خۆی یاری بکاتن. بەشێشتری زانیاریەکانم لەسەر یاریەکانی نایبی کوردستان دەبێتەوە. بەڵێ یا بۆ چەند یاریەک بەڵێ محەممەد لە تەواوی یاریەکان چوار قورنە ناتوانێت لە یاریگای خۆی یاریگایە یا چەند یاریەک ناتوانێت. بەڵێ لە تەواوی ئەو یاریانەیە کە لە ناو یاریگای خۆی یاری دەکات لە دەرەوە یاریگای خۆی یاری دەکات لە نێو یاریگای خۆی ناتوانێت یاریکامە بڕیاری یەکێ تۆپی کوردستانە. قسەم لەگەڵ ئەندامان یەکێ تۆپی کوردستانیش کردوتیان سەرخستنی ئاکرێ و چوار قورنە تەواو یەکلا بۆتەوە، وەروە هیچ زیانێشتریش سەر ناکەوێت بۆ خولی نایبی کوردستان. ئەو مژارەکەەوە لە باز دەکرا لە نێو هەوادارانی وەرشی کەوا چوار یانە سەر کۆن، بەڵام لە دوو یانە زیاتر سەر ناکۆن بۆ خولی نایبی کوردستان ڕێژەی یانەکانی خولی نایبی کوردستان بێتە 12 یانە. بەڵێ بەخێرایی باس دەکەم محەممەد، یانەی چەمچەماڵ باسی گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە شەقلاوی بردەوە هاوکاری یحیا و فەرزندە محەممەد و جیهان جەلال توانی گۆڵەکانی چەمچەماڵ تۆمارکە و هۆگر یوسف کاپتنی یانی شەقلاوە توانی گۆڵەکەی شەقلاوە تۆمارکە و یاری برایەتی و نەورۆز بە گۆڵێک بۆ هەردوویانە بە کۆتاهات. دیلمان ڕۆکان توانی گۆڵەکەی نەورۆز تۆمارکات و ڕەمەزان قادر بە هەڵە گۆڵی برایەتی لەسەر خۆیان تۆمار کرد. زاخۆش لە کۆتا خولێک توانی لە پێشمەرگەی هەولێر باتەوە بە گۆڵی شیڤان جەمیلکەوە زاخۆ لە کۆتایی ڕزبەند خۆی ڕزگار کردو پلێ کاتە پێشەوە هەولێر ئێستا لە کۆتای ڕزبەندە سبەی یاریەکانی خولی نایبی کوردستان یەکزار بێز دەبێت بە تایبەتی لەم یاریگەیە هەولێر ڕوبەڕووی دەربەندیخان دەبێتەوە دەوێت خۆی لە دواوی ڕزبەندی ڕزگار بکە و دوهۆک ڕوبەڕووی سیروانی نوێ دەبێتەوە سیروانی نوێ دەوێت لەم هەفتەیەوە تا ڕادەیەکی زۆر نازناوەکە لە بەژۆندی خۆی مسۆگەر کاندرێن ڕوبەڕووی ئەڕاد دەبێتەوە شێوانەش ڕوبەڕووی سۆران دەبێتەوە. بەڵێ سوپاس حوسێن محەممەد، سوپاس بۆ زانیاریەکانت. بەداخەوە بۆ هاندەرانی چوار قورنە کە لە بینینی یاری لە نێو یاریگای خۆیاندا نابن لە خولی نایبی کوردستان کەیتر چاوەڕێ دەکەین ئێمە ئەگەر بڕیارەکە گۆڕانکاری بەسەر بێ، بەڵام دیارە ڕووداوەکان لە یەکێتی تۆپی کوردستان بەو جۆرە بووە کە ئەم بڕیاریان داوە و نیگەرانیشمان بۆیانی خانەقی نیشان دەدەین لەوەی کە نەیانتوانی بلیتی یارەکانی خولی نایبی کوردستان ببڕن بە هیوایەوەی لە ساڵانی داهاتوو بۆ پەڕی شایستەی بگەن بە خولی نایبی یانەکانی کوردستان و وەکو حسێنی ژاماژەی پێکرد سبەی یاریە لووتکەکان لە خولی نایبی کوردستان ئەنجام دەدرێت. سیروانی نوێی پێشەنگ دەبێتە میوانی دۆک لە یاریکی بەهێزدا و زاخۆم بردنەوەی وای کردووە کە هەولێر بکەوێتە مەترسی ناوچەی داوەزینەوەی ڕاستە شکستی شەقلاوە دەرفەتە بووی، بەڵام بردنەوەی زاخۆ لە کۆتای ڕیزبەندیەوانێ ئەمە مەترسی لەسەر هەولێر دروستەکە لە بەرەو یاری هەولێر بەرامبەر دەربەندی خان زۆر گرنگە لە یاریسپەی بیریشمان نەچێ. دەربەندی خان گرێبەستی نوێی ئەنجام داوە و هەرێکە لە ڕابەر جەلال و حەمید ڕەحیمی کاپتنی پێشمەرگەی سلێمانی بردۆتە ڕیزەکانیەوە و نازانم بۆ یاریسپەی یاری دەکەن یاخودنا. لێکێکی تر لە یاریە گرنگەکانی سبەی یانەی هەندرێن کە دووەمی ڕیزبەندیە پێشوازی لە یانەی ئاراراتی هاوشاری دەکات کە ئارارات بە ڕانەرە نوێەکەی بە شێخی ڕانەران بە عەبدوڵڵا مەحموودەوە دەبێتە میوانی هەندەران. ئایزانم گەشتی شیکاری وەرزشی ئەمڕۆشم پێشکەشکردن. سوپاس بۆ هاوکارانم تاڵقەکانی داهاتوو بەخواتان ئەسپێرم. شاد و کامران من خواتان لەگەڵ. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوو دڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیشت ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز.